بەناوی خی گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خی گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتاندا بەرنامەی ئارێزە دینەوە لاتان بۆ گفتوگۆکردن بۆ یەکێ لەسەر یەکێکە لە بابەتەکانی کە گرنگە لە ڕووی کۆمەڵایەتیەوانەوە کاریگەریکی زۆری هەیە لە وەکو کێشەیەک دەرکەوتووە لە کۆمەڵگەی کوردی ئەمڕۆدا بابەتی خۆکوشتن یان کەسێک ئینتیحار ئەوەی بە عەرەبی پێڵەن ئینتیحار یەکێکە لەو بابەتانەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بەداخەوە ڕووی لە زیادبوونە و ڕۆژانە ئامارەکان ئاماژە بە ئەوەدا دەم حاڵەتە بەرەو سەر ئەچێت و چەند قا دەبێتەوە یەکێکە لەو حاڵەتانەی کە خەریکە ئەبێتە دیاردە. ئێمە وەک دەزانین مرۆڤ سنتەرە لە ژیانی مرۆڤایەتیە وەک گرنگترین شتێکە و ژیانی مرۆڤ فربایەخترین شتە لە بوونەوەردا و لای خی پەروەردگاریش مرۆڤ گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ بەردەوامبوون لە ژیان بۆیە دەست درێژیکردنە سەر ئەم ڕۆحەی کە خی پەروەردگار پێی داوین تاوانێکی ئێجگار زۆر گەورەیە و ترسناکترین دیاردەیەکە لە کۆمەلگایە دێتە ئاراوە بە تایبەت ئەوەی کە ئەمڕۆ باسی لێ ئەکرێت کە لە هەموو چینەکانە جاران نەکرا ئەوەی ئاماژەی پێدرا زیاتر خۆکوشتن و خۆسوونتاندن ئەوەی کە هەبوو زیاتر لە ئافرەتانە و لە کاتی کێشەی کۆمەڵایەتیا بوو بەڵام ئێستا بەداخەوە باز لەوە دەکرێت کە خۆکوشتن ئەم دیاردەیە بەرەو زیادبوونە ڕاوە ئێستا لای پیاوان و ئافرەتان بە هەمان شێوەی لە هەندێک شوێنە ئاماژە بۆیە کەم دیاردەیە خەریکە لای پیاوان ڕێژەکەی زیاتر دەبێت و باز لەوە دەکرێت کە بەداخەوە زۆر بۆ بە شتێکی ئاسان یعنی وەکو قسەیەک بەکاردێ لە لای جیلی تازەکە لە هەر شتێک ڕقی هەستا بڵێ بێ خۆم کوژمیان کۆتایی بە ژیانی خۆم بێنم کەمە بەڕاستی شتێکی ناڕەحەت و ناخۆشە و دەمانێت لەم گفتوگۆی ئەمڕۆماندا تیش بخەینە سەر ئەوەی ئایا خۆکوشتن بۆچی بۆ شێوەیە ڕوو لە زیاد بوونە هۆکار چییە و چارەسەر چیە بۆی ئێمە وا بکەین ئەم حاڵەتە نەبێتە دیاردەوە زاڵ بین بەسەریاوە چۆن وا بکەین ئەو تاکانی دەوروبەرمان پارێزین لە هەنگاونان بۆ حاڵەتێکی ئاواهی بۆ بەئەسکردنی لەم بابەتە میواندەری زۆر بەڕێز دکتۆر قادر حسین ساڵح کە پسپۆری دەروونناسیە بەخێر بێ کاک دکتۆر بۆ بەرنامەکەمان خۆشحاڵین کاک دکتۆر وەکو کەسێک کە لەو بوارە لە ڕووی دەرونیەوە جەنابەت چیت هەیە لەسەرەوەی بۆچی لە ڕۆژگاری ئەمڕۆدا لە جیلی گەنجە لە کەسێکا کە خاوەن خێزان و ماڵ و مناڵی هەیە لە پیاوە لە ئافرەتە ئەم حاڵەتە ئەمڕۆ ڕوو لە زیادبوونە هۆکارە دەرونیەکانی چین لای جەنابەت؟ بەڵێ بەنسبەت خۆکوشتنەوە یاوەی کەوەکو جەنابەت فەرموودی انتحاری پێوتێت طبعا ئەمە بە درێژایی مێژوو ئەڵبەتە حاڵەتێکە وەک حاڵت نەک وەک دیاردە وەک حاڵت هەبووە و دووبارە بۆتەوە بەنسبەت خۆکوشتن بریتە لەوەی کە مرۆڤ بەدەستی خۆی کۆتایی بە ژیانی خۆی بێنێک بۆ وەسیلەیەک لە وەسیلەکان کە زیاتر لای هەنێک کەس خۆفڕێدان لە شوێنێکی بەرزەوە لای هەنێکی کە خواردنی مەسەرەن هەنێ دەرمانی کوشندە و زەهر و ئەوەی کە مەرگەموشی پێوترێت و لای هەنێکی کە لەواچێت لە ڕێگەشتی بڕندەوە کە وەرید و خوێنبەرەکانی پێ بڕێت یاخود لە ڕێگەی بەکارهێنانی تفەنگەوە و مەسەلەی خۆکوشتن بەڕاستی ئێمە هەنێک شت هەیە پەیوەندیان بە خۆکوشتنەوە هەیە پێشەوەی بەتەواوی بچین ناو باس و هۆکارەکانەوە باشتر وایە باسی ئەو شتانە بکرێ ئەویش ئەوەیە کە ئێمە فکری خۆکوشتنمان هەیە یا شتێکمان هەیە فکری انتحاری پێوترێ فکری انتحار زانانی دەروونناسیەوەی کە زیاتر لە مەجای تەندروستی دەرونیا عفوەن دروستی دەرونیا ئیشەکەن ئەڵێن لەوە چێ زۆربەی زۆری مرۆڤەکان بەتایبەتی لە قۆناغی هەرزەکاریە وەکو فکری انتحاریان لا دروست ببێت هەنی کاتێک کە ئینسان بەتایبەتی وەکوتم هەرزەکارێک ڕوبەڕووی کێشەیەکی قورسە بێتەوە توانای گونجانی نابێت لەگەڵ دەوروبەرە خێزان یاخود دەوروبەر کێشەی بۆ دروستەکەن و پێداویستەکانی بە پێی پێویست جێبەجێ ناکرێت یەکێک لەو حەلانی کە بۆ ڕزگارکردن لەو کێشە و گرفتە وەک خاتیڕەیەک یە بەمێشیا ئەوەیە کە یەکێک لەو حەلانە یەکێک لەو حەلانە وەک فکرەیەت بەمێشیا کە خۆی بکوژێەوە لەو ڕێگەیەوە خۆی نەجات بە ئەمە وەکو فکری انتحار کەواتە فکری انتحار ئەکرێت بڵێن لە قۆناغی هەرزەکاریە وەک ئەوترێت لای زۆربەی مرۆڤەکان هەن شتێکی کەمان هەیە محاولەی یا هەوڵی انتحاری پێوترێ محاولەی انتحار ئەو کەسەی کە ئەمەیان نەکات لە فکرەتی ئەپەڕێنێت یعنی شتەکە ئەگاتە قۆناغێک کە قۆناغی هەوڵدانی خۆکوشتنی پێوترێ بەڵام مەرج نییە ئەوانەی کە محاولەی انتحارەکەن هەمویان مەبەستیان ئەوە بێت کە کۆتایی بە ژیانی خۆیان بێن مەسەن ئەوانەی کە محاولەی انتحارەکەن زۆر جار بە شێوەیەکی کتوپڕ ئەو قەناعەتی بۆ دروستە بێت کە خۆی بکوژێەوە
کە خۆشێکوژێ وکوتم نیەتی ئەوە نیە کە ئینتیحارکە بەڵکو هەرنێ جار نیەتی ئەوەیە کە سەرنجی ئەوانەی دەوروبەری بە خۆی ڕاکێشێ یا مەسەن بۆ نمونە کەسێک داوای سیارە لە دایک و باوشێکات بۆی سیاری بۆ ناکڕن کابرا لەو ساتەیە بەسەر یاکە بۆ ئەوەی کە زەختێک دروستکە لەسەر دایک و باوک لەسەر عیلەکەی محاولەکات خۆی بکوژێت ئیتر سەرەگرێت یا سەر ناگرێت ئەوان مەبەست ئەوەیە نیەتی کەسەکە لە ئەسڵا خۆکوشتنیە بەڵکو محاولەیە کە ئەیکە ئایا نەجاحەتی هێنێتی یا نەجاحەت نهێتی بەڵێ ئەکرێ بەڕێستان پێمان بڵێن ینی لە فکرەیەکی بچووکەوە لە بیرۆکەیەکەوە دەست پێەکە ینی قۆناغبەندی هەیە کە مەرحەلەکانێت هەیە پێمان بڵێ قۆناغ بە قۆناغ تا ئەگاتە مەرحەلەی کوشتن چی ڕوئەدا ئەزانی بەڵێ مەبەسم لەوەیە مەسەلەی کوشتن مەسەلەی ئینتیحاریا مەسەلەی خۆکوشتن ئەکرێت وەکو فکرە لای زۆر بەمان هەبێت ئەکرێ وەکو محاولە لای ڕێژەیەکی زیاتر لەو کەسانەی کە بە فعلی ئینتیحارەکەن هەبێ و ڕێژەیەکی کەمتر لەوانی کە فکری ئینتیحاریان هەیە وەک محاولە هەبێت جاری وایە لە پڕ لە حاڵەتێکی شۆکی لەپڕ ینی حاڵەتی لە پڕش کتوپڕ ینی ئەگەر بڵین زیاتر بە عام حاڵەتێکی لە پڕە یا حاڵەتێکی بەرنامە بۆ داڕێژراوە ئەجا من ئێستا ئەمام لە خزمەت جەنابتانە باسەکەم یەکەم وتمان ئەکرێت وەکو فکرە دووهەمیان وەکو محاولەکە لە ئەسڵا کەسەکە نیەتی ئینتیحاری نییە بەڵکو محاولەیەکە کات باشە بۆ ئەوەی کە سەرنجی کەسانی کە ڕاکێشێت یا بۆی زەختێک دروستکە لەسەر چواردەورەکەی تاکو وەڵامیان بۆ شتانە هەبێت کە ئەمەیڵێت کە ئەم مەبەسێتی قۆناغی سێم قۆناغی ئینتیحاری فعلیە یا ئەو مەرحەلەیە کە ئینسانەکەی تر نیەتی حقیقی ئەوەیە کاتێک کە محاولە کات ئەمە لێرە نیەتی حقیقی کەسەکە بۆ ئەوواچێککە خۆی بکوژێت و کۆتایی بە خۆی بێنێ ئەمەش ئەکرێت سەر بگرێت مەسەن کابرا 6 دەنێک حە بەجارێ خوا بەڵام سەر ناگرێەوە نیەتیشی هەبوو خۆی بکوژێ و خطەی بۆ داناوە مەسەرەن بیری لێ کردوێتەوە هەوڵی داوەکە یا باڕگەش گەیشتۆتە و قەنەعەتی کەیتر شوێنێک نەماوە لەم جیهانەیە جێ ئەوی تیا بێتەوە گەیشتۆتە ئەوەی کە حەلی نهایی لای ئەم ئەوەیە کە کۆتایی بە ژیانی خۆی بێنێ و ئەگاتە ئەوەی کە وەسیلەکە دیاری بکە ئەو وەسیلەیە دیارەکە کە خۆی پێکوژێت و خطەی باشی بۆ دانێت بەڵام کە سەرناگرێ ئەمەیان شتێکی ترە وەکوتم ئەمە قۆناغی ئینتیحاری فعلی پێوترێت قۆناغی ئینتیحاری فعلی ئەوەی کە جەنابەت باسێکی ئەکرێت کەسێک لە پڕان فکری بۆ دروستێت لە ماوەی چەند بەس ئەمە تاوان بێگومان کۆمەڵێک هۆکاری تر هەیە کە ئینسان بیر لەم حەلاکاتەوە بەڵام ئەکرێت ئینسان لەپڕ کە مەسەن بۆ نمونە کابراایکی دەوڵەمەند تووشی قەرزێکی زۆرە ئیفلاسەکە و تووشی قەرزێکی زۆرە بێت ئەم قەرزە زۆرە وای لێکات بەتایبەت لەو کاتەیە کە قەرزارەکانیان دەرگای پێکن و یا با بڵێن زەختی لەکەن لەوە چێت لە ماوەی 5 دقەیە کەمتر و زیاتر قەنەعەتی ئەوی بۆ دروست بێت کە باشترین وەسیلە بۆ ڕزگاربوون لەو دۆخەوە بێت کە کۆتایی بە ژیانی خۆی بێنێ بەڵام ئەم کەسە ئەو هەوڵەی کە ئەیە یەکەمیان محاولەی ئینتیحارە محاولەی خۆکوشتنە ئیتر وەکوتم سەرەگرێت یا سەر ناگرێت و هەوڵەکەش بە تەواوی ئەیات مەسەن لەچێ 6 دەن کە حەبەیەکەوە ئاخواکە نامرێت یا فیشەکە نێ بەسەری خۆیەوە نامرێت یاخود هەر بە فعلی و لەوەچێت فیشەکەەکە بیکوژێ مەبەسم لەوەیە جاری وایە ئەوەی کە جەناب تەڵی لە ماوەی 5 دقەیە لەوەچێت بەس بێگومان ئەمە کۆمەڵێک هۆکاری تر هەیەکەوە لەو ئینساناکات هۆکاری پێشوەخت هۆکار ئەو هۆکارانە کە تەبەن خۆکوشتنەکە لەواچێت لەو لەحزەیە ئەوە بێت کە قەرزارەکان هێنە سەری بەڵام ئەم ئینسانە هەر لە ئەسڵا لەواچێ بوونی شخصی بە شێوەیەک بێت تەقبولی زەختێکی زۆر نکات بنیەی کەسێتی و بنی دەرونی بە شێوەیەک بێت تەقبولی زەختی زۆر نکات و نتوانێت تحملی ئەو زەختە بکات بۆیە پەنا بۆ ئینتیحار و خۆکوشتنەوە کاک دوکتۆر لەسەر قسەکانی بەڕێستەوە من ئەمێ ئاماژە بەوە بدەم بەڕاستی کاتێک کە لە بیرۆکەیەکەوە دەست پێکە ینی بەڕاستی پێویستە دەوروبەر زۆر ئاگاداری ئەو بیرۆکەیە بن کە جاری وایە لە شتێکی بچکۆلەوە لە بیرۆکەیەکەوە دەست پێکە کۆتاییەکەی بە خۆکوشتن کۆتایی پێ بۆیە بە تایبەتی لە کۆمەلگای ئێمەدا لە ئاست ئەو هەڕەشانی کە بەڕێستان ئاماژەتان پێدا جاری وایە هەر بۆ ترساندنە مەبەستی نییە خۆی بکوژە بەس بۆ ترساندنە یان هەندێک جار کەلیمەکە بە دەمیاڵێ من ئەوەم بۆ نەکری خۆم ئەکوژم ینی ئەم مەرحەلانە مەرحەلەیەکی ترسناکی ئەم تاکەیە پێویستە دەوروبەر زۆر
تەندروستانە مامەڵی لەگەڵا بکەن ئەمە نەدەنەوە ئەوەی کە مەسەلە سەیرەکەی لە ناو خێزانەکانە ببێتە جێی گاڵتە پێکردن و مەسەلە ئەو حاڵەتانە کە ئەمە ڕوویدا حەقی خۆیەتی کە دایک و باوکەکان یاخود هەر تاکێکی ترە جاری وای دایکەکەی لە ناو خێزانە جاری وای باوکەکەیە کە ئەم حاڵەتە ڕوویە پێویست بەوە ئەکات کە کەسانێکی دەرونی بەڕاستی ئەم کەسە ببینن لە ڕووی دەرونیەوە کە مەسەلە خەریکە تووشی داڕمان و تەحتیمبوونێکی ناڕەحەت ئەبێ بۆیە حەقی خۆیەتی کە دەوروبەر لە کاتێکە مەسەلە ئەم مناڵەیان ئەم دایکەیە ئەم باوکە ئەم شتە ئەیا بە گوێچکەیە حەقی خۆیەتی کە بەرنامە ڕێژێکی شەبێ و بەرامبەر تێ بگەینی لە خطورەتی ئەو بیرۆکەی کە تۆ بە نیازی هەنگاوی بۆ بنی بە زۆر جار هەتا نەکەوێتە ئەو مناڵە یا ئەو دایکەیە ئەو باوکەیە هەر کەسێکی تر نەکەوێتە وەزعەکەەوە مشوری لێ ناخورێن ئەو کاتەش هیچ شتێک دادینە بۆیە پێویستەکە دووبارە ئەم کەسە ڕابهێنرێتەوە بە ژیانی تەبیعی و نەبێتە کەسێکی گۆشەگیر و هەمیشە دایک و باوک متابعی مناڵەکانیان بکەن کاتێ مناڵێکی ئەبینێ دەرگا لەسەر خۆی داخە کاتێ مناڵێکی بینێ هەمیشە تووڕێ کاتێ مناڵەکەی بینێ مەسەلە بێدەنگە لە ناو مەجلیسە کاتێ مناڵەکەی بینێ ینی هەر شتێک لەمانە چونکە دوجار لە 135 ئامارەکان ئەومان پێڵەن گۆشەگیریە و ئەکات کە ئەوش حاڵەتێکی دەرونیە حاڵەتێکی دەرونیە کە ئەخۆی ئەبینێتەوە گۆشەگیریەکە لەوە کە خەمۆکەم ئەوە بەڕێستان زیاتر شارەزان لەوە کە خەمۆکیە گوالم تاکە ئەکات هەنگاو بەرەو ئەوە بنێت کە بەرەو خۆکوشتن خۆی بڕە کەواتە هەم پاڵنەرەکە پاڵنەرێکی دەرونیە پاڵ بەم تاکەوەنێ بۆ خۆکوشتن هەم دوجار کۆمەڵگەشە دەوروبەرەوە لەم تاکە ئەکەن کە بەهۆی ئیهمالکردنیەوە بەهۆی ئەوەی کە کاتێکە ئەبینی ئەم تاکە لەگەڵ حەزەکانی خۆیان هەنی مرۆڤ بوونەوەرێکە لەگەڵ حەزەکانی خۆیدا تەفاعولەکە لەگەڵ هەموو ئەو شتانی کە لە دنیادایە حەزەکە هەموو شتێک تاقی بکاتەوە کاتێک کە گەنجێک ئەبینی مناڵەکە بینی تووشی هەڵەیەکە بێ دوورکەوتنەوە لە مناڵە و ئیهانە پێکردنی و شەرمەزارکردنی لە ناو کۆمەڵگا و لە ناو خێزانیا و قێزەونکردنی ئەوەندەی تر بارەکەی گرانترەکە ئەمە وای لێ ناکات جارێکی تر دووبارە ئەگەر هەڵەیەکی کردووە دەستی بگریت و بیگەڕێنیت تۆ بیکەیتە کەسێکی طبیعی و ئاسایی لە ناو کۆمەلگا بۆیە کۆمەلگەش دەوری کاریگەری هەبووە لەوەی کە بەڕاستی ڕێژەی خۆکوشتنەکان بەرەو زیاتر بڕوە. مامۆستا جەناب داماژێت بۆیە کەم ئەمە تا ئێستا حاڵەتە بەڵام من تەنها یەک دوو دیراسەم خوێنەوەیان کەناڵی عەرەبیە دایە بەزێنن لەسەرەوەی کە لە 32 وڵات دیراسەیە کراوە لە شەرقی ئەوسەتا کە دووقاتی ئەوەی کە بە کوشتن هەرچەند لەم وڵاتانە زۆری شەڕ و ئاژاوەتیایە ئەڵە دووقاتی ئەوەی کە بە کوشتن ئەڕوات ینی وا باسیەکە لە 144,000 حاڵەت کە لەو 32 وڵاتە ئاماژەی پێ بە کوشتن ڕۆیشتون 300,000 حاڵەتمان هەبووە کە خۆ کوشتن بووە ئینتیحار بووە ئەمە ینی دووقات بە زیاتری شەوانێ حاڵەتمان هەیە ینی ئەمە خەریکە لە حاڵەت دەرەچێت بۆ دیاردە من ئەوەی کە زۆر ئاماژ ینی لەم حاڵەتە ئاوای لەکردم کە بەرنامەکە بینە سەرم بابەتە ئەوە بوو کە لە ئەم چەند ماوەی تقریبا 2 هەفتەی پێشووترە ئەم حاڵەتە چەند جارێ دووبارە بۆەوەی کە بینی مەسەلەن پیاوێکە خێزان و مناڵی هەیە یاخود بینی ینی ئەوە نیە شتی طبیعی بن خەڵقێکە ینی وڵا لە ئەنجامی ئەو گرفت و کێشە و ئاژاوی کێسە ئەو قەیرانێکی ئێستاریان پیاەتە پەڕەبێ بڕیاری ینی ئەو حاڵەتەیە کە گەنجێکە و دەرەجەی نەهێناوە کەسێکی کێ و لە شتێک یائز بووە ینی جاران هەر کێشەی کۆمەڵایەتی بووە کرد ئەرچەند ئەوەش ڕێژەیەکی باشی هەبوو مەسەلەن لە ئەنجامی ئەوەی کێشەکانی کە لە ڕێی تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە دروزە بوو چەند کەس خۆی کوشتۆ ببێ و بڵێ بۆ چییە چونکە گرفتێکی هەیە کە باسی نەکراوە بە غامزی خۆی کوژە دایک و باوکی دوای ئەوە پێزان کە سوکاری دوای ئەوە پێزان کەمە کێشێکی بووە ئەمانە هەمووی شت بوون بەڵام ئێستا من وا ئەیبینم ئەم حاڵەتە لە ماوەی چەند ڕۆژێکە باسەکە لە سۆران لە چەمچەماڵ لە هەڵەبجە لەکوێ کەسێک خۆی کوژ لە باخی تەنیش خۆیانە لە گەڕێکی خوانە لە ماڵەکەی خوا حەوشەی جامیعەیە مۆزەفێک خۆی هەڵەواسێ ئەمە هەمووی ینی ئاماژەیە بۆ ئەوەی ئەم حاڵەتە خەریکە لە بڵێن حاڵەتەوە دەرەچێ و بەرەو زیاد بوونە ڕوا ئاماژەکان باسیەوەکەن کە ئەمە هۆکاری ئەو قەیران و گرفتە زۆرەیە کە هەرێن پیاتە پەڕەبێ ئایا پێدوانیە ئێستا ئەمەیتر یان بەشێکی کە باسەکەن یەکێکە لە دیراسەی کاکە هەر من بینیم لە ئەوش هەر معهدێکی صحی ئەو دیراسەی کردووە
ئەڵێ لە شەرقی ئەوسە تا ئێستا لە ساسە ینی ڕێژەی خۆکوشتن ئینتیحار لە ساسە زیای کرد چکە پێشتر ئەم وڵاتە ئیسلامیانە خۆکوشتنی کەمتر بوو کوشتنی تیا بوو یان یەکێک کوژێ بەستیای نەبوو بە خۆکوشتن ڕێژەکە کەم بوو ئەڵێ لە چاو وڵاتانی بڵێن غەربیە کەم حاڵەتە تایە هەبوو وڵاتانی شەرقی ئەوسەد لە ماوەی ئەم چەند ساڵی ئەخیرا لە ساسە بەرەو زیادبوون ڕۆیشتووە ئەو لێکۆڵنەوە باسیەکە کە لە نەتیجەی کلونوتیژی و ئەوە شەوانەکە هەردووبارە هەر خۆکوشتنە لە 150 لە هەندێک شوێنە ئاماژەی پێکە کە بەرەو زیاد بوونە کەواتە ئەبێ بترسین لەوەی کە ئەمە لە دیاردە دەرچێت و ببێ بە حاڵەت ئەگەر چارەسەری گونجایی بۆ دانەدرێت بەڵێ من کەوتم حاڵەتە مەبەسمەوە نەوە خوانەخواسی نەگە بێ باەخکەم ئەو نیسبەی کە جەنابە باسەکەی بەس ویستم پێشەوەی کە مەوزوعەکە بەجێبێڵن جوابی پرسیارەکەی جەنابە بەمەوە سەبارەت بە هۆکارە دەرونیەکان یەکێک لە هۆکارە هەرە بابڵین سەرچەکانی خۆکوشتنی ئینسان بریتە لە بێهیواییە ئەوەی کە ڕەشببینی پێوەترێت بوو بەڕاستی ئێستا لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە کۆمەڵێک هۆکار کە لەواشێت مەجاالەوە نەبێت بە تەفاسیل بچینە سەریان وایان لە مرۆڤ ئێمە کردووە کە ڕێژەی گەشتبینی لای ئینسانی ئەمە لای مرۆڤ ئێمە کەم بێتوە بە پێچوانەوە کەسی ڕەشببینمان زۆر بێت یەکێکی کە لە هۆکارەکانەوەی کە مامۆسا ئیشارەتی پێدا ئەمیش لەواشێت هەر بچێتەوە بابی ڕەشببینەکە بەڵام مەسەلەی تێپەڕبوونە بە قۆناغێک بە مەرحەلەیە کە مەرحەلەی کە ئابە یاخود ئەگەر نەڵێن کە ئابە ئەوەی کە حوزن و خەمێکی زۆر و بەردەوامی پێوت لێت طبعاً بۆچوونێکێ لە دەروون ناسیات بە لەوم بۆچوونە 100% نییە بەڵام ئەڵێت هەموو ئەوانەی کە با بڵێن ئینتیحارەکەن ئینتیحاری فعلیەکەن و نیەتیان ئینتیحارە بە قۆناغێک لە خەم و حوزن و کە ئابەیە ئاڕۆنی ترکە ئەگەنە مەرحەلەیە کە مەرحەلەی کە ئابەی حادی پێوترێت کە ئابەی توندی پێوترێت ئینسانەکە پەنا بۆ خۆکوشت نەبات یەکێکی گەل لە هۆکارە دەرونیەکانی خۆکوشتن بریتە لەوەی کە ئێمە زۆر جار بەڕاستی خۆمان جاری وایە ئەو لەزمەیان بەدەستەوە مناڵ فێری ئەوە ناکەن کاتێک کە تووشی کێشە و گرفتێکە بێت پەنا بۆ بەدیلی جیاواز بەرێت لە باتیەوەی کە تەنها یەک وەرەقە ڕاکێشێتەوە بەدیل هەڵبژێرێ مەسەن کە کێشەیەکی قورس ڕوومانتیەکە لەواشێت هەر یەک لە ئێمە چ باوک چ دایک نین شتێک پیشانی مناڵ نموزەجێک لە حەلکردنی مناڵەکەمانە پیشانی مناڵەکەمان بین بۆ ئەوی ئەویش لە داهاتووە لە باتی وەرەقەیەک چەند وەرەقەیەک ڕاکێشێ دایکەکە کە تووشی گرفتێکی زۆرە بێت سێرەکەی ئەڵێ خۆمە کوژم باشە ئیتر مناڵەکەشە لە مناڵیەوە لەگەڵ ئەم کەلیمەیە و لەگەڵ ئەم مشەیە زۆرە بۆ لەواشێت هەرداکیشی چەند جارێک مەحاوەلەی کردی بێت و هەوڵ یابێ سەری نەگرت بێت ئەکرێت ئەمەش یەکێک بێت لە هۆکارەکان یەکێکی لە هۆکارە هەرە قورسەکان لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە هۆکارە دەرونیەکان بۆ خۆکوشتن ئەوەیە کە ئێمە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە مرونەتمان کەمە ینی مرونەتی ئەوەی کە لەگەڵ بارودۆخە جیاوازەکانە بەتایبەتیەوەی کە جەنابەت بابزانام ئاوان خانم باسی کە مەسەلەی کشان لەگەڵ بارودۆخە کتوپڕەکانە جاری وایە ئەمە بەڕاستی وا لە ئینسان بەزەگەر ئێمە ئینسانێکی نەرم دروستکەن لە ڕووی دەرونیەوە کاتێک کە تووشی شۆکە بێت کاتێک کە تووشی مووقفێکی کتوپڕە بێت ئەگەر توانای ئەوەی هەبێت کە بگونجێت یا خۆی بگونجێنە لەگەڵ با بڵێن ئەو زەختە زۆریا لەواشێت مەرحەلەی ئینتیحار تێپەڕێنێت سەبارەت بە پرسیارێکی ئەخیری جەنابەت نازانم جەنابەت فەرموود عفوان ئەوەی ئەمڕۆ پێدوانیە خەریکە لە دیاردەوە ینی لە حاڵەتەوە ئەبێ بە دیار ئەزانیی سەبارەت بەوەی کە ئەبێت بە دیاردە با ئێمە بەڕاستی ئێمە مجحب نەبین بەرامبەر بە کۆمەڵگاکەمان من لە ئێوەش حەزەکەم ئەو بەراوردە بکەن من لە منطقەیەکە ژیم سێ چوار گەڕێکی تایە و لە گەڕێکی شعبی شام بە هەموو تەمەنی خۆم لەواچێت 300-400 کەسم بینی بێت لەو گەڕەکەیە مردوون لەم 300-400 کەسە سێ کەسیان بە ئینتیحار نەڕۆشتووە ئیتر من چۆن بڵێم ئەوەی کە بە ئینتیحار ڕات لە يعني إجحافة ظلمة بحقي أو كومالجاية حالتك شيء يعني أجر إما براورت بكين لهمو مجتمع كان هبو لهمو كوم الطوابي جهانا أم ديا أم حالتي بدل جاي تاريخ هبو ولا قلبوني إنسانة هرهبو هرج بيني بلام يتر لكومالجاية كوبو كومالجاية كتر فرقك لا رجزية كوبو رجزية استهدتها لرجزي نيراخو كشتن شوار أون دي رجزي مية بلام ببيتشانو لرجزي مية محاولة خو كشتن هي زياتر أم خيرا بريالة دا أو محاولة زياتر كا لا سر أسعار لما رجع بيتشانو نير زياتر انت بله نير يعني خوي هروا نير هروكوتم شوار أون دين يعني انتحارك نخير لهمان كاتا لكومل جيك ويسال لكومل جا بيشكوتو كان مجر حسابي يبقون لكومل جا دواكوتو كان ببيتشانو الرجاك لكومل جا بيشكوتو كان زياتر كا وقل كومل جا يعني استال لبتايبتي لكومل جاي مثلا يابان وألمانيا زورترين
ڕێژەی خۆکوشتن لە ئاستی ئەو وڵاتانە هەیە یعنی لە یابانە ساڵانە 30,000 کەس یعنی 30,000 کەس بەڕاستی یعنی زۆرە بەڵام هەر لە چاو مەسەلە ئەو ئەحسایی کە لەوێ بۆ دانیشتوانی ئەوێ هەیە هەر نەبۆتە دیاردە یعنی نەبۆتە دیاردە لە چاو گەورەی و زەخامەتی مەسەل دانیشتوانی ئەو وڵاتە بەڵام هەر بۆ خۆی لە ئاستی ئەمە یعنی ڕێژەکە لە وڵاتانە زیاترە وەک لەیە هەتا لە سپی پێستێکەوە بۆ ڕەش پێستێک فەرقەکە مەسەلە هەمیشە ئەو کەسانی کە ڕەشپێسن کەمتر پەنا بۆ خۆکوشتنەبەن وەک لە سپی پێستەکان یعنی توانای بەرگەکردنی واقع و ڕوبەڕووبوونەوەن کەمتر هەیە لەگەڵ کێشەکانە یعنی لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەک بۆیە بەڕاستی ئەوە حاڵەتێکە کە ئەبێ هەمومان هینی پێکردن و بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست خات و قەدەم خێر یعنی یەکێک لەو شتانەی کە ئەکرێت ئەم کۆمەڵگایە شانازی پێوە بکە لە چاو کۆمەڵگاکانی ترا ڕێژەکە لای ئێمە زۆر کەمە یعنی زۆر کەمە بۆچی ئەمەش فاکتەرە دینیەکە زیاتر وای کردو خەڵک لەبەرەوەی لە دینەکە زۆرترینی مەسەلە خەڵکی ئەم ناوچانە یا مسلمان یا مەسیحنیە لە هەر سەرجەم دینەکانەوە بە تایبەتتر جەخت کراوەتەوە لە ئیسلامەکە کوشتنی نەفسێک یعنی چ نەفسی خۆت بێت چ نەفسی بەرامبەر بێ حرامە و تاوانە هەتا گوناهی خۆکوشتنەکە لە گوناهی ئەوە زوو گەورەترەکە کەسێکی تر بکوژێ لەبەرەوە ئەم بەهۆی ئەم ینی پێوەرانەوە لە کۆمەڵگاکانی لای ئێمە یعنی تا ڕادەیەک ینی نەبۆتە ئەوەی کە لە حاڵەتەوە ببێتە دیاردە هەر بە شێوازێکی کەم ماوەتەوە ئەوەی من مەبەستم بوو لێرە ئاوانخان بەڵێ ڕێژەکە بەو شێوە سەری نەکەوتوە ئەمە ئاماژەکە لەسەرەوەی کە بەرەو زیاد ینی چەند قات بۆتەوە یان جاران هەر نەبووە یان زۆر کەم بووە ئێستا وردە ینی زیاد دەکات حاڵەتەکەەوە ویسمان باز نەوەکەین بڵێ لە ڕووی دینیەوانێ دەقە شەریعەکان زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەن کە قەدەغەکردنی کوشتن و قەدەغەکردنی ئەوەی کە ئینسان بڕیاری خۆکوشتن بەهر ئەسڵەن بیرکردنەوە لەو فکرەیەکی حرامە و نیشانەی هەم بێ ئەمەلبوونە لە خوای پەروەردگارکەوە بە هیچ شێوەیەک دروست نییە هەم نیشانەی ئەوەیە کە ئەو کەسە لە ڕووی باوەڕبوون بە قەزا و قەدەرکەیەکی کە لە پایەکانی ئیمان لەسەر 5 پایوەستاوە یەکێ لە پایەکانی باوەڕبوونە بە قەزا و قەدەری خوا ئەو کەسانی بڕیاری خۆکوشتنیان ئیمانیان بە قەزا و قەدەر ئەگەر یعنی نەخۆش نەبن ئەگەر لایانی دەرونیان تاو نەبێ ئیمانیان بە قەزا و قەدەر نییە چونکە ئەگەر ئیمانی هەبێت نابێ ئەم حاڵەتە بەڵێن ناتەندروستیان و حاڵەتە ناجۆرە وای لە بکات ئەو بڕیارە بات وخوای پەروەردگار بە نەسی قورئان بازدەوە ئەکات کە حرامە دەستبردن بۆ کوشتنی خۆت لە فەرمودەی پێغەمبەری خواشە ئاماژەی پێ خوای پەروەردگار فەرمێ إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون غيري ئەوەی کە کافرە نابێ یائیس بێ لە ڕەحمی خوا لەوەی کە حاڵەتەکەی چارەسەر بێ کێشەکەی چارەسەر بێ نابێ بە مەیئوس بێ لەوەی کە نەجات بوونی هەیە ومن قتل نفسه پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ حرمت عليه الجنة و کەسێک کە بڕیاری کوشتنی خۆیە بەهەشتی لێ حرامە بێ ئەمە ئەو پەڕ یعنی تونکردنەوەیە تایە کە ئینسان نابێ ئەو بڕیارە بە بەنسبەت کوشتنی خەڵقیکەوە و بەنسبەت خۆشیەوە وەکوتمان ئاوانها مەژەی پیاەکێکە لە کوشتن بۆ خۆی گوناهێکی زۆر گەورەیە کە خوای گەورە فەرمێ من يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما يعني ئەوە سزاکە سەختەکە بۆ کەسێک کە بڕیاری کوشتنی کەسێکەیە ولا لەو گەورەتریشی داناوە کە ئینسان بڕیاری کوشتنی خۆی بات يعني لفرموديك فرمي زوال الدنيا أهون عند الله من قتل مؤمن همو دنيا لنا وتبع بقدر كشني نفسك يعني خوي فرقان نفسي إنساني أو نبى برز وبجورة سرتا بسرتا ويجان إشارة فيها نايبه الشيء بالريال سر لنا وبردني با إلا أبيب بوشة ببي عصا الرسام عملي لقلب كده أم الڕوە دینیەوای کردووە لە کۆمەڵگەیەکانی شەرقی ئەوسەتا کەم بێت ئەوەی ئاماژەکە خەتەریاتەکەی پیشانە ئەفەرمێ دراسەکە وا ئەڵێ بەپێی دراسی معهدێکی صحی عالمی وا بازەکە ئەڵێ لەم وڵاتانە ڕێژەکە چەند قات بووەتەوە کە ئێمە لە نەبوو جاران یعنی ئەوەی کە ئەبیسرا مەسەلەن ئافرەتێک بوو کێشەیەکی کۆمەڵایەتی بوو و زۆر جار گومان هەبوو لەوەی کە خۆی کوشت بێ کێڵە نەشکوژنەوە ئێستا حاڵەتەکە وای لاتۆ گەنجە پیاوی گەورەیە خاوەن خێزانە و یەک شتێکە کە لەبوو لە باز لەوە کات کە دیراسەیە گەڵێ لە ساسی خەڵقی عێراق ئێستا لە ڕووی نەفسیەوە یعنی پێویستیان بە چارەسەری دەرونی هەیە بەهۆی ئەو بارودۆخە ئاڵۆزەی کە عێراق پیاتر تێپەڕیەوە ئێستا هەرێمیش بەشێکە لەو ئاڵۆزیانە ئەمە وای کردووە بەشێکیش لە حاڵەتەکانی خۆکوشتن یان هەوڵدان بۆ خۆکوشتن بگەڕێتەوە بۆ ئەو بۆیە پێم خۆش لە خزمەت مامۆستا بین لەسەر ئەو بابەتە ئەو حاڵەتە دەرونیە وای کردووە کاریگەری هەبێ لەسەر بڕیاردان ئێمە چی بکەین یعنی بەڕاستی چۆن باسی هۆکارمان کرد حەقی خۆیەتی بازنەوە بکەین کە چی بکەین بۆ چۆن وا ڕێگە بگرین چۆن ئەم هۆکارانە تا ئێستا چەند هۆکارێکی کەممان باس کردووە ئەو یعنی باقی هۆکارەکانیش باسکەینەوە باسکەین چۆن چارەسەری ئەو حاڵەتە بدۆزینەوە بۆی بەرەو
و کەمبوون بڕوا بە تایبەتی کۆمەڵگی خۆمانی لێ پارێزینەوە خێزانی خۆمان وشیارکەینەوە بەرامبەر بۆی خێزانێکی پارێزراو بێت و دامەزراو بێت و دوور بێ لە خۆکوشتن و خۆ لە ناوبردنەوە. بەڵێ سەبارەت بە ئەخیر هۆکار لای من نەک لە ڕووی علمیەوە لە هۆکاری دەرونی بە نیسبەت انتحارەوە یا خۆکوشتنەوە خواسی شەڕەنجێزی بە پێی یەکێک لە قوتابخانە دەرونیەکان خواسی شەڕەنجێزی لای هەمومان هەیە. ئەم خواسی شەڕەنجێزیە لە زۆربەی کاتەکانە ئینسان محاولە کات لە دەرەوەی خۆی ممارەسەی بکات، مەسەن ئازاری خەڵکانی کە بادیا خەڵکانی کە بکوژە. جاری وایە ئەم خواسی شەڕەنجێزیە گەڕێتەوە بۆ خۆمان، ئەگەر ئێمە نەمانتوانی فڕێ بینە دەرەوە ڕوبەڕووی خۆمانێکینەوە خۆمانە کوژین. سەبارەت بەوەی جەنابەت باسێکی تەوان ئەوەی کە ئێستا لە وڵاتی خۆمان و لە عێراقا گوزاری و هەر بە شێویش عام لەم دەوروبەرە ئاگوزارێت. تەوان ئێمە یەکێک لەو زانانەی کە هەمانە بە شێوەیەکی زۆر زانستی باسی حاڵەتی انتحار و خۆکوشتنی کردووە ئەمیل دۆرکایمە. ئەم پیاوە زۆر بە جوانی تەوان تقریبا 100 ساڵ پێش ئێستا ئەگەر لە تاریخەکە غەڵەت نەبم لە بیستەکانی سەدەی ڕابردووە پێم وابێت لەو دەوروبەرەیە باسی خۆکوشتنەکات چەند جۆرێک خۆکوشتنمان بۆ باسەکات. یەکێک لە جۆرەکانی خۆکوشتن ئەو بە خۆکوشتنی ئەنانی ناوێت. خۆکوشتنی ئەنانی بریتە لەوەی کە ئینسان خۆی ئەکوژێت لەبەرەوەی کە توانای نییە دەمج بێت لەگەڵ ئەو کۆمەلگایە، لەگەڵ عورف و عادەت و قیەمی ئەو کۆمەلگایە، لەگەڵ بەتایبەت لەگەڵ ئەو موەسسەسەیە کە ئەویتیاژی. ئەم ئینسانە تاوان ئێمە موەسسە و دام و دەستگایەکەی خێزانی پێوترێت. ئینسان ئەمە بە بۆچوونی ئەو جۆرێک لە جۆرەکانی خۆکوشتنی ئەنانی پێوترێت. یەکێک لەو کەسانی کە شمولی ئەم جۆرە خۆکوشتناکات ئەو کەسانن کە ناتوان لەگەڵ ژینگەی خێزانێکی خۆیان بگونجێن، یاخود زۆر جارە ئەو ئینسانە ناتوانێت لەگەڵ ژینگەی سیاسی وڵاتەکەی خۆی بگونجێنێت، یاخود ناتوانێت لەگەڵ ژینگەی کاریە لەگەڵ ئەو موەسسەسەیە کە کاری تیاکات خۆی بگونجێنێت. یەکێک لەو اختیارانی هەڵێ بژێرێت بۆ ئەوەی کە خۆی لەو نەگونجانە ڕزگار بکات ئەوەیە کە پەنا بۆ خۆکوشتان نەبێت. هەر بە بۆچوونی ئەمیل دۆرکایم جۆری دووەمی خۆکوشتن کە هەیە خۆکوشتنی غەیریە. تاوان ئەمانە ئێمە حتا لە ڕووی هۆکارەوە لە بە درێژایی مەژوش هەموو هۆکارانی کە ئێستا هۆکاری خۆکوشتن هۆکار بوون. مەسەن ئێستا هۆکاری غەیری ڕێک پێچەوانەی ئەوی کێ هۆکاری غەیری بریتە لەوەی کە ئینسان لەم کاتەیە کە خۆی کوژێت تەسحیە بە خۆیە لە پێناوی کۆمەڵگەیەکە. مەسەن ئێستا هەمومان لەواشێت بە تایبەتی جەنابتان لەواشی تڵاتان لەسەر ئەو مەسەلەی زیاتر بێدێمە. یەکێک لە هۆکارەکانی خۆکوشتنی مرۆڤ لای بەنو ئیسرائیل ئەوە بۆ کە تاوانێکی گەورەیان کردووە خوا فەرزی کردو لەسەرەوەیان کەتە ئەوەی کە خۆیان بکوژن بۆ ئەوەی کە خۆیان نەجات بە یاخود سڕینەوەی یا ئوسلوبی تەوبەلای ئەوان بریتی بۆ لەوەی کە خۆیان بکوژن. مەسەن ئێمە دەقی دینی نەبووە هەر ینی عورفێک بووە ئیتر عورفێک بێت لەواچێت من ئەویان بەسم لەوەیە لە لای بەنو ئیسرائیل ئەمە هەبووە مەبەسم لە جۆری دووەمی خۆکوشتنە. جۆری دومی خۆکوشتن جاری وایە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئینسان بە شێوەیەکی زۆر قورس بە شێوەیەکی زۆر تند پابەندی قیەمێکی کۆمەڵایەتی یا عورف و عادەت و تەقالیدێکە یا مەبدەیەکی دینیە. مەسەن بۆ نمونە لە یابانە و جەماعەتی ئەو جەناب بکە یەشێکیان باسی یابانتان کرد جەماعەتی سامۆرای هەن طبعا جەماعەتی سامۆرای حتا وەک ئەوترێت وەلو من ئەمەم لە کتێبا بینی تر حەقیقەتی هەیە یان نا ئەبێت بەتاچیت حەقیقەتی هەبێت. ئەمانە هەزیمە نازان لە ژیانە چییە، تۆ دوو ڕێگل لەبەرایە یا سەرەکەوی دیا خۆتە کوژی. حتا لە حربی عالەمی یەکەم و دووەمیشا زۆربەی زۆری ئەو زابطانەی کە کردویانن بە قیادەی با بڵێن تابورەکانیان ناوەتە دەستیان لەمانە بوون. ئەگەر سەر کەوتنایە ئەوەی تر ئەبوو بەخێر بۆ خۆیان و بۆ تابورەکەیان بوو. ئەگەر سەر نەکەوتنایە کابرا من خۆم لە فلیما بینیومە ڕێکشم شێرەکەی هەڵەگرێەوەی کاتە بەسکی خۆیان ئەیکوژێت لە کاتی هەزیمەیان. بەبەسم لەوەیە ئینسانەکە لە کاتی خۆکوشتنە ئەوەی کە یا دەفعێکە لەم کاتەیە خۆی بکوژێ پابندبوونە بە بنەمایەکی دینیەوە یا مەسەن ئێمە خەڵکمان هەیە بەڕاستی لەبەرەوەی کە ئەوەی ئەعتیبار بۆ قیەمی اجتیماعی دانی قبول ناکات بەسەر شۆڕی لە کۆمەڵگایە بژی. کاتێک کە کچەکەی تووشی حاڵەتێکی نائاساییە بێ کوڕەکەی با بڵێن جەریمەیەکە کاتیا تووشی حاڵەتێکی ناخلاقی و ناڕەوشتیە بێت ئەم خۆیە یا هەر خۆی جاری وایە کەسەکە خۆی تووشی هەڵەیەکە بێت لە دەرەنجامی ئەوەیە ئەمە نەم پابەندە بە عورف و عادەت و قیەم و تەقالیدەوە قبوڵی نییە بەسەر شۆڕی بە کۆمەڵگایە بگەڕێ خۆیە کوژێت. ئەمیل دۆرکای مەڵەت بەشێک لە خۆکوشتن بۆ ئەمە ئەگەڕێتەوە. بەشیەکی کە ئەوەی کە جەنابەت باسێکی بە نسبەت ڕۆژگاری ئەم ڕۆمانەوە ڕاستە بەشی سێمەکە ئەو خۆکوشتنی ئەنۆمی پێڵێت. خۆکوشتنی ئەنۆمی ئەم پیاوە ئەڵێت خۆکوشتنی ئەنۆمی لەو کاتانەیان ڕوایەت کە تەفەکوک و لێک هەڵۆشان ڕووە کاتە خێزە
باشە ڕۆکاتە کۆمەڵگە کە ئەزمەیەکی اقتصادی قرس ڕوبەڕووی کۆمەلگایەک و خەڵکانێکە بێتەوە کە لە کۆمەلگایکی دیاریکراوە وەک ئەوەی کە ئێستا هەیە ئەم ئینسانە ناتوانێت بە ئاسانی عقلی تەسەوری ئەوە بکات کە فەوزایەکی سیاسی لە وڵاتە دروستە بێ ئەم فەوزا سیاسیە دەواچێت لای من بە شێوەیە بکەوێتەوە هەستم جوودی زیاتر سەر بکەم بۆ ئەوەی کە ڕزگارم بێت لەو بارودۆخۆ ئەچم بۆ ئەوروپا لای کەسێکی کە تەحملێکات وەکو ئەمریقیی بۆ واقع وەکو قەزا و قەدەرە بەس هەنێکی کە نە ئەمەیانەکە نە ئەویانەکە دێت چیەکات لەواچێت بۆ وەک وەسیلەیەک بۆ ڕزگاربوون لەو دۆخە ئێمە بینیوانە چەنە حاڵەتی ئەوە هەبووە کابرا گەڕاوەتەوە لە شەڕ خۆی کوشتووە مەبەستم لەوێ جۆری سێمی خۆکوشتن کە خۆکوشتنی ئەنۆمی پێوترێت لە ئەنجامی هەڵوەشانی سیستەمی کۆمەڵایەتی و سیستەمی سیاسی و سیستەمی حتا ڕۆشنبیری و سەقافی کۆمەڵگەکانەوە دروستە بێت یا لە ئەنجامی دروستبوونی بارودۆخێکی اقتصادی قرس دروستە بێت کە ئینسانەکە ناتوانێت تەحملی بکات و بەرگەی ناگرێت خۆیە کوژێت ئەمەیان من قەناعەتم وایە ئەکرێت ئەوش لە 100% ناتوانم بڕیار بم بەس ئەکرێت ئەو خۆکوشتانی کە ئێستا هەیە ئەمە ئەوەی کە بیسومانە طبعاً لە ئیعلامەوە لەو ئیعلامیش من ئەمەوێ لێرە بەس ئیشارەتێکی ئیعلام جاری وایە بەڕاستی غەدر لەو خێزانە ناکا کە ئەو حاڵەتانیان تیاڕۆیە بەبێ هیچ لێکۆڵینەوەی یەکسەر بە هۆکارێکی حاضر بەدەستی پێ و لەباتیەوەی کە شتەکە بە شێوەیەکی مۆزوعی باسکە یا وگە خەبەری ئاماژەی پێ بکە والحاڵ عیلەکە تووشی نیگەرانی مەبەستم لەوێ ئەم ئەو دۆخێکی ئێستا لە کۆمەلگای ئێمە دروست بووە یا ئەو حاڵەتی زیابوونی خۆکوشتانەی کە هەیە ئەکرێت هۆکارەکەی یا ئەمە بێت کە ئەم جۆری سێهم بێت ئەوەی کە ئینتحاری ئەنۆمی پێوترێت و خۆکوشتنی ئەنۆمی پێوترێت لای دۆرکاین بەڵاف بەڵێ کاک دکتۆر یعنی ئەکرێت ئێمە زیاتر طبعا هەروەکو بەڕێستان ئاماژەشتان پێە یعنی هۆکارەکان زۆرن جاری وایە ڕاڵەی هۆکارەکان ڕەبتیشی هەیە لەگەڵێکەوە مەسەلە بۆ نمونە کێشەیەکی کێشەکانی ناو خێزان سەرچاوە ئەگرێ بۆ حاڵەتی کە بەڕێستان باسان کرد و مەسەلەوە ئاکام ئینسانە ئیتر بۆ دەربازبوون مەسەل لەو حاڵەتە یا مەسەلە خیانەت لە بەرامبەرەکەیەوە لە خۆشەویستەکەیەوە جاری وا هەیە ئەبینێ پەنا ئەباتە بەر خۆکوشتن یان هەندێک حاڵەت هەیە قوتابێکی پۆلی شەشە دەرەجە ناهێنێ پەنا ئەباتە بەر خۆکوشتن لە هەموو حاڵەتەکانە یا ئەو قەیرانە گەورانی کە ئێستا بە تایبەتی بەرەوشی ئەم میلەتەی ئێمەی گرتووە لە قەیرانی دارایی لە قەیرانی سیاسی لە قەیرانی کۆمەڵایەتی یعنی هەموو ئەم قەیرانانە کە هێنی کردووە کە کاریگەری خۆی کردوتە سەرەوەی کە ڕێژەکە بەرز ببێتەوە ئەو حاڵەتەی کە هەیە حاڵەتەکان زیاتر ببێ بۆیە بەڕاستی یەکێکی تر لەو وەسائلانەی کە هۆکارن بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە زیاتر بێ ئەویش ئەوەیە مەسلەی ڕاگەاندن بەڕاستی بەهۆی بوونی ئەو چۆنەڵی فلیمە دوبلاشکراوانی کە زۆر نامۆن بە کولتوری کوردەواری خۆمان یعنی کە زۆرتر حاڵەتی خۆکوشتن و چۆنڵی ژەهر خواردکردن و یعنی ئەم بابەتانە زیاتر ئاماژە پێدا هەتا زۆر تەبیعی ئەکاتەوە خیانەتی مەسەلە نێوان تاکەکان هەم ژنومێر بێ هەم کەسێکی تر بێ یعنی ئاساییکردنەوەی شتەکان کە نامۆن بە کۆمەلگای ئێمە بۆیە دوجار ڕاگەاندن وەسیلەیەک بۆ ئەوەی کە زیاتر ئەم حاڵەتە بەرەوهین بەرێ حاڵەتێکی تر مەسەلەی ئەم وەسائلانی ئەنتەرنێت ئەم پەیج و تۆڕە کۆمەڵایەتیانە بەڕاستی گەنج هەروکو پێشتر باسم کرد حەزەکە هەموو شتێک تاقی بکاتەوە ئەگەر کەسێک دایک و باوکێک بە پەروەردەیەکی باش لە مناڵیەوە ئەم مناڵیان پەروەردە نەکردوێ ناتوان لە کاتی هەرزەکاریە هەندێک زەبط و ڕەبتی پێ بکەن بۆیە ینی بۆ مانای بڵین یانە دەستی مەسەلە ئەم مناڵە بە دەست کۆمەلگاوە و بەرەڵاکردنی بە شێوازێک لە شێوازەکان وای لێ دێ یعنی وا بکەی کە دەوروبەر پەروەردەیکە مەسەلە ئەو ئەفلامی کە بە بەردەوامی سەیرەکە ئەمە پەروەردەیکە دایک و باوک لە ڕووی پەروەردە و هیچ ئێحتیمام و گرنگیە نەدەن بە مناڵەکان دوجار شتی گەورەتری لی ئەقەومێ کە لەوانەیە هەر خۆی ببێتە هۆی ئەوەی کە مەسەلە جاری وایە حاڵەتێک ڕووبە کە خۆشی کۆتایی بە ژیانی مناڵەکەی یا کوڕەکە یاکچەکەی بێن یەکی لەو حاڵەتانە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان کە جاری وا هەبووە بینیومانە ینی لەم ساڵانەی پێشووترە کە جاری وا هەبووە دەیان کچ
مەسەلە کەسێک بە وەسائلێک لەم وەسائلانی ئەنتەرنێت و ئامێرە ئەلکترۆنیانە توانێتی لە خشتان بەرێ و ڕسمیان پێ بگرێ و ڕسمی خراپی مەسەلە ئەم کچانە لە لای بەرامبەر هەبێ بێ تهدیدیانەکە ئەم تهدیدکردنە ئەم فشار خستنە سەرە وا لەم مناڵاکە کە جاری وایە شتەکان ئەسرارەکانیش لە دایک و باوکەکە بشارێتەوە بۆ چونکە ئەزانێ ئەگەر باسی کە ئەم وتنی ئەم هەواڵە مەرگهێنە بێ بۆ خۆی یعنی وای لێ ئەکا ئەم دایک و باوکە لە جیاتی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەم مناڵا بکەن هەموو مرۆڤێک بە سروشتی وایە کە تووشی هەڵە ئەبێت تووشی تاوانە بێ بەڵام چاکترین کەس لەو کەسانەوەیە کە ئەگەڕێتەوە دەستی مناڵەکەی دەستی کەسەکە دەستی دەوروبەرەکەی ناگرێ کە لە هەڵە و تاوانەکە دەستی بگرێت و بیهێنێتە ئەملاوە بەڵام بەڵکو خراپتری لێکە وای لێکە بە چاوێکی قێزەون سەیری دەورو مەسەلە مناڵەکەیەکە سەیری مێردەکەیەکە سەیری خێزانەکەیەکە هەر کاسێک لەمانە کە تووشی تاوانێکی لەو جۆرە بوو بۆیە بەڕاستی ئەبێ مامەڵەیەکی تەندروست بە تایبەتی لەگەڵ ئەم کەیسانە بکرێ هەم کۆمەڵگا هەم ئەو سنتەرانی کە تایبەتن بە سنتەری مەسەلە ڕاوێژکاری خێزانین سنتەری دەرونین مەسەلە ڕێکخراوەکان لە ئاس ئەم شتانەدا بەڕاستی ئەبێ زۆر کە بۆیە دوجار ئەم تاکە کە بزانێ یعنی لە ناو کۆمەڵگادا نامێنێ کە ئەزانێ لە ناو کۆمەڵگادا ئەبێتە کەسێکی خراپ کەسێکی بێنرخ و کۆمەڵگا لای لێ ناکاتەوە ئەسنای ئەم بێنرخیە کە ئەزانێت کۆمەڵگا هیچ ڕۆڵێکی پێنادا کۆمەڵگا فەرامۆشی کردووە کۆمەڵگا دووری ئەخاتەوە ناچار پەنا ئەباتە بەر حاڵەتی خۆکوشتن کە بگرێ ئەوانەی دەوروبەریشی تاوانبارن کە ئەم حاڵەتە هەم لە ڕووی ئەوەی کە لە ڕووی دینیە و کە تاوانبارن مەسەلە بەرامبەریان زیاتر وارێ کردووە موسر بێ لەسەرەوەی کە تووشی و حاڵەت بێ هەم لە ڕووی قانونیشەوە چکە ئێمە بیرمان نەچێت لە ڕووی قانونیشە ئەو کەسانەی کە بە پێی مادەی 408 لاسای عقوباتی عراقی ئەو کەسانی کە هاندانەکەن بۆ کەسێک کە خۆی بکوژێ کە بسووتێنرێ هەر کاتێ بەڵگەکان ئامادە بوو دلیل بوون لەسەرەوەی کە ئەم کەسێک هانی ئەم کەسەی داوە کە ئەم کەسە پەنابەرێتە بەرخۆکوشتن بەلایانی کەمەوە طبعا بند ئەکرێ کە لە 7 ساڵ زیاتر نەبێ یعنی لە مەجای تا 7 ساڵ حاکم بۆی هەیە بڕیار بدا بە بەندکردنی بۆیە ئەمانە هەم لە ڕووی دینەوە هاندانی کەسێک بۆ خۆکوشتن هەم لە ڕووی یاسایەوە بەڕاستی حرامە و قەدەغەیە حاڵەتێکی کە زیاتر ئاماژەی پێکرێ ئیهمالکردنی لایەنی ڕۆحیە جەنجاڵی ئەمڕۆ ئەوەی کە ینی هەر هەمومان مەشغەڵەتێکی زیاد هەمان هەیە کۆمەڵگەی ئێستاش وایلاتۆ لایەنە کۆمەڵایەتی و لایەنە ڕۆحیەکە چون ئینسان چۆن پێویستی بە خواردنە پێویستی بە بابڵین وزەیە بە هەمان شێوە پێویستی وەیە لە ڕووی ڕۆحیشەوە کۆمەڵە شت کە ئارامیەکاتەوە کە ئاسوودەیەکات لە ڕووی دینیەوە ئەمە خی پەروەردگار دایناوە ئینسان بە چی ئارامی دەزەکەوێت دەرونی ئارام کاتەوە چونکە ئینسان لە کۆتاییە با بڵێن زعیفیەکی تایە کە بەرگەی هەموو ئەو زەخت و با بڵێن کێشم و ئاژاوانە نابێ ئەو ئاوای لێکات لایەنی ڕۆحی و ئاسوودەی ڕۆحی وای لێ بکات لە ڕووی دەریونیەوە ئارام بێت و بەرگەی ئەو ناڕەحەتیانە بگرێ و توانێت بەرەنگاری بێتەوە جا چ گەنج بێت با بڵێن لە تەمەنی تازە پێگەیشتنا تاکو ئەبێ بە تاکێکی گەورە چونکە جانیوا لە تەمەنێکی گەورەش ئەو بڕیارە ئەیە بۆیە زۆر گرنگە ینی ئەو لایەنی ڕۆحی تا گرنگی پێ بدرێەوە کەم تەرخەمیتیان نەکری ئەمە هەمووان پێویستمان بۆیە چی ئاسوودەمانەکات نوێشکردنیکە لەو بابەتانی مەسەن ئینسان بەرەو ئاسوودەیە بات کەسێکە ینی ئەزانێ ئەگەر بخوای پەروەردگار دایناوە ڕۆژانە 5 فەرز نوێش بکە بەغیری نوێژە سونەتەکان ئەم 5 جارە ئارام بوونەوە و بیرکردنەوەیەکی هێواش لەوەی کە با بڵێن لە بینی خۆی و خوایە داوا لێکردنی دەرکردنی ناڕەحەتیەکان لە دڵی خۆی وایەکە جۆرە لە ئاسوودەی لا دروستکە و بەرگەی ئەو ناڕەحەتی بینەکەی بگرێ بەداخەوە ئەو لایەنە ڕۆحیە لە ڕۆژگاری ئەمڕۆیە فرامۆش کراوە هەموو کەسەر هەڵپەیەتی لە ڕووە مادێکەوە هەڵپەیەتی لە ڕووە با بڵێن مرکزی و معنەویەکان و هەرێوە بگاتە شوێنێک بەس هیچ کەس لە ڕووی ڕۆحیەوە ئەو گرنگە پێویستە بە ژیانی خۆی نایە بە تایبەت من لە دووبارە ڕۆکەمەوە دایکان و باوکان لەم بەرنامەیەوە ئەرکێکی گەوران هەیە لە بەرامبەر لایەنی ڕۆحی مناڵەکانیان مناڵ نابێەوە بزانێوەکو ئالەتە بەس خوێندنە بەس ئەوەیە یاری کۆمپیوتەرە خوێندنە چی ئەبێ کۆمەڵەشت هەبێ ڕووی ڕۆحی ئەم مناڵە پێی ئاسوودە بێ بۆی لە کۆتاییە
کەسێکی بەقوە دروست بێت کەسێکی بەهێز بێت کە بەرگی ناڕەحەتیەکان بگرێت کە لە کاتی سەختیە خۆڕاگر بێت ئەمە یەکێکە لەو حاڵەتانە ئەوەی کە ئەمڕۆ باسی لێکرێ ئەشمێ ڕوو لە مامۆساکەمەوە دووبارە ئیکتئاب یان ئەوی پێڵەن خەمۆکی یەکێکە لەو حاڵەتانەی کە ئەمڕۆ باسی لێکرێ و ئەکرێ بڵێن یەکێکە لە نەخۆشیە دەرونیەکان کە هۆکارە بۆ ئەوە مامۆستا چۆنی بینی لە ڕووی ئەوەوانێراویش بۆ خۆ باڵا بەتاچید من بە جەنابتم و هەر بۆ چوونێکەوە لەو بۆ چوونەکە پێچوانی ئەو بۆ چوونەشمان هەیە بەس بۆ چوونێکی ئەڵێت هەموو ئەوانی کە خۆیان نەکوژن ئێمە پێی بزانین پێ نەزانین بە دۆخێکی دەرونی سەخت کە ئەو دۆخە دەرونیە زیاتر خۆی لە مەسەلەی خەمۆچیە بینێتەوە بەتایبەت خەمۆچی کە گەشتە قیمەکە گەشتە ئاسێکی توند لای مرۆڤ بۆی هەیە ئینسانەکە دەڕێی خۆکوشتنەوە ئەو نەخۆشی یەکلایی کاتەوە بە دەلیلیش دەرکەوتووە زۆربەی زۆری ئەوانی کە خۆیان کوشتووە ملاحەزە کراوە تێبینی کراوە کە پێشووتر تا ڕادەیەک زۆربیان نەخۆشی کە ئاویان هەبووە وەلە جاریوا بووە مەسەن هۆکاری تر هەبوو هۆکار مەسەن بۆ نمونە کەسێکە تووشی نەخۆشیێکی قورسی جەسەیە بێت نەخۆشە قورسەکە تووشی حاڵەتێک لێ ئەسوکە ئاوەیەکە ئەوەش ئەیباتەوە قەناعەتی کە لەوە چێت یعنی مەبەسم لەوەی ئەکرێت لە پاڵ توشبوون بە کەئابەکەیە هۆکاریشی تریش هەبێت وەگەوەی کە ئینسانەکە تووشی نەخۆشیێکی قورسی جەسەی بووە و هەردووچیان تەفاعل هەردوو هۆکارەکە تەفاعل و کار لێکیان کردووە لە نەتیجە ئینسانەکان گەیانێتەوە قەناعەتەی کە بۆ ئەوەی کە لەوە زیاتر بۆ نمونە بار نەبێ بەسەر چوار دەورەکەیەوە و لەوە زیاتر نەهامەتی و ئازار نەچێژێ لە دنیاە خۆی نەجات با و خۆی بکوشێت بەس یەکێک لە هۆکارە دەرونی هەرە با بڵێن دیار و ئاشکراکانی خۆکوشتن بەڵێ نەخۆشی کە ئاوەیە ئەوەی کە نەخۆشی پێوترێت نەک خەم و حوزن و خەڵکیش هەیە بەڕاستی خەمی زۆری هەیە و ئینتیحار ناکە هەیە بە بەسیترین خەم تووشی حاڵەتی ئینتیحار و خۆکوشتن نەبێت بەڵێ کا دکتۆر یعنی حاڵەتێکیش هەیە یعنی لە مەسلەی ئەو حاڵەتی خەمۆشیە ئەگەر ئێمە زیاتر لەلایەنە تێکچوونی بارە دەرونیەکە کە کاتێک کەسێک باری دەرونی تێگەچێ یعنی ئەمە یەکێک لەو چارەسەرانەی کە مەسەلە ئەکرێت لە لای بەڕێستان بە چ شێوازی ئایا هەر حاڵەتەکە بە حەب ئەکرێ یان بە چەندین دانیشتنی ڕاوێژکاری و مەسەلە ئەو حاڵەتانە زیاتر بتوانرێ ئەم حاڵەتی خەمۆشیە لەم تاکە چارەسەر بکرێ ئەزانی چی خۆی ئەمە خەمۆچیمان خەمۆچی نوواهەیە خەمۆچی هەیە خەمۆچی زوانی پێوترەوە زیاتر خەمۆچی چارەسەرکردنی خەمۆچی و هەموو نەخۆشیێکی دەرونی بەسراوە بە سەبەبی نەخۆشیەکەەوە مەسەن ئەگەر خەڵکێکە تووشی نەخۆشیێکی دەرونیە بێت هۆکارەکەی هۆکارێکی عضویە هۆکارێکی هۆرمۆنیە هۆکارێکی فەسلەجیە ئەکرێت لێرەیە بۆ عیلاجکردنی ئەو نەخۆشیە حەب و دا و دەرمان بەکاربێنی باشە و جاری وایە حەب و دا و دەرمان کە بەکارێنرێ بۆ عیلاجی نەخۆشیەکە بەکار ناهێنرێ بۆ خۆشکردنی زەمینەیەک بەکارێنرێت تا ئێمە بتوانین ئەو ئینسانە ئارام بکەینەوە و عیلاجی نفسیە و عیلاجی نفسی طبعا عیلاجەکە 100% احتیمال دەکاتە سەر یەکەم معاملە دووهەمیان سەر زمان سەر قسەکردن سەر با بڵێن ئەوەی کە عیلاج بۆ وشەی پێوتێت چونکە ئێمە کە باز لە عیلاجی دەرونیەکەی یعنی عیلاج بە وشە غەیری ئەوە جاری وایە وەکو پێم وتی ئەگەر بۆ نمونە خەمۆچیەکە هۆکارێکی فەسلەجی هەبێت وەگەوەی کە لە خەمۆچی زوانیە هەیە ئێمە توانین لە ڕێگەی حەبەوە حەبی تایبەتی هەیە حەبین بە نەخۆشەکە و چارەسەری بکەین بەس ئەگەر هۆکاری دروستبوونی حاڵەتی دەرونی قورسەکە کە ئابە و خەمۆچیەکە هۆکارێکی دەرونی بێ بۆ نمونە لەواشێت لە خێزانێکی کەسەکە لە خێزانێکی دیکتات و لەواشێت ژنوپیاکن لەگەڵێکا ناگونجێت باشە زەختێکی زۆر هەیە لە عیلەکەیە فشارێکی زۆر هەیە لە عیلەکە ئینسانەکەی تووشی ئەو حاڵەتە کرد و ئەگەر هۆکارەکە هۆکاری دەرونی کۆمەڵایەتی بن ئەکرێت لە ڕێگەی تەنها عیلاجی نفسی کافی بێ بەوەی ئەو کەسە هەر جاری وایە خۆیان چاکە بن ئەو کەسانە بەس بەجێیشتنی ئەو ژینگەی کە تووشی ئەو حاڵەتەی کردو یان مەسەرن بۆ نمونێمە تەلەبەمان هەیە بەتایبەت تەلەبەی پۆلی شەش زۆربەی ئێمە ناڵێم زۆربەی زۆریان تووشی کە ئابابن بەس زۆربەی زۆری ئەو تەلەبانە ئەو خەمەی و خەم و خەفەتەی کە لایەنە لە ڕێژەی تەبیعی تێپەڕێنێت و هەنیشان سەر کێشێ بۆی کە تووشی کابێ بێ کاتێ ئەم تەلەبەیە دەرەچێت و دەرەجەی باشێنێت و قۆناغی شەش بەجێڵێت بەبێ عیلاجی بیتەوە بەبێ ئەوەی کە محاولەی نەفسیشی لەگەڵا بکەی هەر بە تێپەڕینی هەر خۆی لە خۆیان کە قۆناغەکە تێپەڕێنێت سەیرەکەی چاکە بێت دەمەسەرن ئافرەتێکە کە لە مێردەکەی جیابێت و مێردێکی نالەباری هەیە مێردێکە لەگەڵ حورمەتمان بۆ جەنابان لە ئافرەتێکی نالەبار جیاب ناگونجن بێت کە جیابنەوە سەیرەکەی اعتیادی دۆخەکەی چێتەوە دۆخێکی تەبیعی بێتەوە ئینسانێکی ئاسایی کاک دکتۆرێکێکی تر لەو هۆکارانە کە یعنی گرنگە بەلامەوە باسی بکەین ئەمڕۆ مەسەلەی نەعەدالەتیە نەعەدالەتی جاری وا هەیە هۆکارە بۆ ئەوەی کە
تاکەکان پەنابەرنە بەر خۆکوشتن یا جاری وایە پەنابەرنە بەر ئەو کەسەی کە نەعەدالەتیەکەی بەرامبەر کردووە وەکو لەم ڕۆژانی کە تێپە لەم چەند هەفتەیە کە تێپەڕی بەسەر مەسەلە گەنجێک هەم دایکی هەم خوشکەکەی هەم براکەی هەم باوکی هەمووی بە یەکجار کوشتون لەبەرەوەی هەستی کردو کە فەرق و جیاوازیەک هەیە لە هینە بۆیە بەڕاستی زۆر پێویستە یعنی خێزانەکان زۆر ئاگاداری ئەو مامەڵەیە بن کە یعنی بە تایبەتی لە هەموو ڕوویەکەوە تەئکید لەسەرەوە بکەنەوە کە کەسێکی دادپەروەر بن لە نێوان مناڵەکانیانە جاری وایە ئەم نەعەدالەتیە ئەبێتە خەم و خەفەتێکی بەردەوام لەم کەسە وای لێ ئەکات ڕێی پێ ئەگرێتە بەرامبەر بەو خۆکوشتنەی کە لە نهایەتە زۆر جار یعنی ئەگەر ئێمە ئاماژە بۆ بدەین کا دکتۆر یعنی حاڵەتێک هەیە ئەم مەسلەی خۆکوشتنە جاری وایە مرۆڤ حەزەکە ینی بە تەبیعەت و بە سروشتی خۆی هەمیشە لە ژینگەیەک و حەزەکە بڕوا بۆ ژینگەیەکی حەزەکە چارەسەر ئەم خۆکوشتنە لە لای خۆی بە چارەسەری ئەبینێ بەڵام دوجار چارەسەر نیە بە مەرگی خۆی و بە ژیان بە کۆتایی هێنان بە ژیان و بە ژیانی خۆی ئەم حاڵەتە کۆتایی پێ بۆیە پێویستە کە بەڕاستی خێزانەکان هەم خێزانەکان هەم موئەسەسەکانی ناو مەسەلە دەوڵەت کار لەسەر ئەم حاڵەتە بکەن و مەسەلە موئەسەسەکان هەوڵ بدەن دەرسی یعنی ئەو وانانەی کە پەروەردەی ئاینیە لە ناو خوێندنگاکانە زۆر ئیهتیمام و گرنگی پێ بدرێ تاوەکو ڕۆحی ئیمان لە دڵی ئەم مناڵانە بچێنرێ و چونکە دین بەڕاستیەکێکە لەو فاکتەرە زۆر گەورانەی کە متمانە بوون و ئیرادە بەهێزبوون و ئەم شتانە لە لای تاک بە قووەتەکە یعنی هیچ کاتێک دین ڕێگە بەوە نادات تاک بڕوە تاکێکی لاواز بێ هەمیشە ئێمە پیامبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکی فەرمێ مسلمانێکی بەهێز باشتر لە مسلمانێکی بێهێز و لاواز کەواتە بۆ چونکە وێ ڕای ئەوەی کە ئەم لاوازی و بێمتمانێ ڕۆکاتە تاکەکان بەڵام لە هەمان کاتە دین فەرامۆشی ئەم تاکە ناکە چونکە ئەو لاوازی و بێمتمانەیەش یەکێکە لە تاقیکردنەوەکان تاقیکردنەوەکانی کە خوای گەورە لە ژیانە فەراهمیاناوە بۆ مرۆڤەکان بۆیە ئەبێت تاک بزانێت مرۆڤ بزانێت کە کاتی خوای پەروەردگار دروستی کردووە هێناوێتی ئەم بوونە یعنی هەمیشە ئەبێت لەگەڵ دژواریەکانی ژیانە بەردەوام یعنی چۆڵی مسارعە بکات نەهێڵێت مەسەلە دژواریەکان ئەم بن بە ئەرزە بەڵکو یعنی هەمیشە ئیرادەیەکی بەقوەتی هەبێ بزانێ هەموو شتێک لە سۆنگەی ئەوە هین بکات کە ئەم شتانە ئەم ناڕەحەتیانە ئەم لاوازیە ئەم بێمتمانەیە هەرچەنە کە لەم ئینسانە ڕوو بدا بەڵام دەرگایەک بێ بۆ ئەوەی کە ئەم کەسە پلەی پێبەرزە بێتەوە ئەم کەسە پلەی پێبەرزە بێتەوە هەم لە دنیایەکەیە کەسێکی خۆڕاگر ئەبێت و مانەوەی ژیان جاری وایە لە وڵاتە ئەوروپیانە مەسەلە کەسێک سەیرەکەی دکتۆر پێڵی 1 مانگ لە ژیان تاماوە یعنی بەڵام عیلاجەکێ بۆ نمونە بە 6 دەفتەرە ئەو عیلاجە بەکارێن مانگێک زۆرە بەلایەوە کابرایەکی ئەوروپی بەس لە لای ئێمە لەوانەیە نەخۆشێک ئەگەر پێ بڵێن دوای چەند ساڵێکی شەمەڵە من بۆ ئەو نەدەفتەر سەرف بکەم لە پێناو عیلاجێکە دەرزیەکە شتێکە بۆیە ژیان پێویستەکە گرنگی ژیان جارێکی تر ژیان دۆستی بدرێتەوە بە تاکەکان و ئەم ڕۆحێتە لە لای تاکەکانە زیاتر زیندوو بکرێتەوە وەک لەوەی مەرگدۆتی وەک لەوەی کە ئینسان دەسی بچێتە گیانی خۆی و یعنی ئەو مافەی کە مافی خوای پەروەردگارە بێت خۆی تەسەڕوف کاتیە کامە لە لای خوش و لە لای خەڵکیش قبوڵ نییە بوونێ مامۆستا کاتی بەنامەکەمان لە تەواوبوونە حەزەکەم کۆتا قسە دەگەر شتێک وڵی من ئەوەی بە هەر ئەمە شارت بە ڕێگە چارەکان تەبەن کۆمەڵک ڕێگە چارە هەیە گەرمەجار هەبێت چێک لە ڕێگە چارەکان مەسەلەی ڕێگەچاری ڕۆشنبیری و پەروەردەیە بەڕاستی مە مەسەلەی پەروەردەکردنی خێزان زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت وەک ئینسان بژی باشە ئینسانێک کە لە یەک کاتە مشکلەی هەیەوە بێ مشکلەشە ئەکرێت گرفت ڕووی تێکا بەڵام گرفتەکە حەلکایە على الأقل تێیپەڕێنێ بەبێ ئەوەی کە پەنا بە خۆکوشتن بەرێت مەبەسم لەوەی هۆکاری ڕۆشنبیری هۆکاری خێزانی ئەکرێت دۆک و وەسیلەیەک بەکاربێنرێ بەتایبەت هۆکارە خێزانەکەی کە ئەمڕۆ مناڵ تاکوێ سەرچە کۆمەلگای ئێمەیە زۆر هۆگری دایک و باوکە و فترێکی زەمەنی زۆر لەگەڵ دایک و باوک ئامێنێتەوە ئەکرێت دایک و باوک مناڵ لەسەر ئەساس و بنەمایەک پەروەردە بکەن کاتێک کە تووشی گرفت و کێشەیەکە بێت خۆی پێی حەلکرا باشە حەل نەکرا با پەنابەری بۆ دایک و باوک باشە حەل ئەگەر ئەوان ژنیان توانی حەلیکەن با پەنابەرن بۆ کەسێک کە شارەزای مەسەن شارەزای لە بواری دەرونیە شارەزای لە بواری دینیا شارەزای ئەنیەمان نەتوان
هۆکارێکی تر وەکو جەنابەت باسێکی تەوان بەڕاستی ڕاگەیاندن دەوری هەیە تر وەک ئەوەی کە ئیجابی و لە ڕۆ ئیجابی لە ڕۆ سلبێکەشەوە وەک ئەوەی بێتە فاکتەرێکی خێر ئەکرێت فاکتەرێکی شەڕ تەسەورکەن هەواڵ ینی هەواڵ من تێناگەم تەسەور ناکەم دنیاوە کاول بێت هەواڵێکی خۆشیتیان نەبێ کابرا سعات 11 بۆ 12 هەواڵە خوێنێتەوە یەک هەواڵی خۆشیتیانی هەیە کوشتی و بڕیوی هێنایی و بردی ئینتیحاری بەنسبەت وڵاتی خۆمان و دەرەوەش ێ باشە لە پاڵ ئەم شتانەیە کۆمەڵ لە شت هەیە عەلە لەقەل تۆ ئەمیانش ئەویشیان بەو ئەخباری علمی هەر نەماوە یعنی خەبەری زانستی هەر نەماوە معلێ لەم ڕۆژانەیەمە شتی عجیب و غەریبەیەن ئەبینین کە هێتە ئارا و دروستەکرێ و ئیبداعکرێ و مەبەسم لەوەیە ڕاگەیاندن بەڕاستی ئەکرێت ڕۆڵی هەبێت چ وەک ئەوەی کە وەک هەواڵ کە پێشکەشێکات چ وەک ئەوەی کە وەک ئەفلام وەکو بەرنامە ئەیا بەو خەڵکە لەبەرەوە ئەگەر دەستبێنی بەمانەیە من ناڵم ئەو کێشەیە حەدەوێت و تەبەن حاڵەت و تاقوتەرە هەرمێنت بەس ئەکرێت نیسبەکەی بگەڕێتە ئاسێکە بەڕاستی حلکردنی ئەو کێشە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیانش خۆی ئەکرێت لە خۆیە ئەگەر مەسەن ئێمە توانیمان تا ڕادێک ئەو زروفی ئێستا تێپەڕین و کێشە سیاسەکانمان چارەسەرکەین تۆ بتێتونەتی هەر ئێستا بەیانی دوو بەیانی ئەگەر ماژۆرجی دێم قەناعەتم وایە لەوە خەڵکی ئێمە لە ڕووی دەرونیەوە بگاتەوە دۆخێکی تر کە لەواشێت یەکێک لە وا بڵین قازانجەکانیەوە بێت کە خەڵک کەمتر پەنا بۆ خۆکوشتن دیارە لە کۆتایی من ژەمەوە بڵم ئەوەی خی پەروەردگارە فەرمی عسى تەکرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا گەڕانەوەی متمانە بەخۆبوون و گەڕانەوەی ئەوەی کە دائیمە هیوامان هەبێ و پێمان وابێ و ناڕەحەتی و سەختیش کە پێایە تێبڕین ئینشەڵا خێرێکی تیا بۆمان بە خێرەگەڕێکێکە لە هۆکارانەی کە ئینشەڵا ڕێژەی خۆکوشتن لە مجتەمەعاتی دیندار و ئیماندارە ناهێڵێت چونکەوەیەکێکە لە صفەتی مؤمن کە هەمیشە هیوای هەبێت و هەمیشە ئەمەلی بەخوای پەروەردگار هەبێت لێرە بینەرانی بەڕێز دێنە کۆتایی بەرنامەکەمان خواتان لەگەڵ سوپاس بۆ مانەوەتان لەگەڵمان.